من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستباری و سپۆنسەری ئێوەی ئازیز و خۆشەویست. بەردەوامە و لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی دەگەڕێ، هەژارەکان بێوە دەناسێنێ. ئێوەی بەخشندە و دۆستی هەژارانیش بە هاوکاریە مادیەکانتان فرمێسکیان دەسڕن و ناڕەحەتی و ناهەمواری ژیانیان کەم دەکەنەوە. هەر بۆی ئێمەش ماندوو نابین و دەگەڕێن لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، ماڵە هەژارەکان، ماڵە بێباوکەکان، نەخۆشەکانتان ئاشنا ئەکەین. ئێوەش بە میهرەبانی خۆتان هاوکاریان دەکەن و بۆ ماوەی چەند مانگێک ناڕەحەتی و ناخۆشیەکانیان کۆتایی دێت و ئاسوودەیی و ژیانێکی خۆشگوزەران ڕویان تێ ئەکات. بە مەبەستی هاوکاریکردنی ماڵێکی هەژاری بێباوکی بێخانەولانە لە شاری کەلارەوە ئەمانەوەی پێتان بڵێن چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن، بابزانی ژیان و گوزەرانی منداڵانی بێباوک لێرە چۆن بەڕێەکەن و چی لەم خانوە و لەم ژوورە دەگوزارێت. ڕحمان ڕەحیم خێراتم سەر چاو دوو مناڵی بێباوکم هەیە. کوڕەکەم تەمەنی 8 ساڵە، دوێتەکەم تەمەنی 7 ساڵە. باوکی لە حەفتەی ڕەمەزانمە، لە حەفتەی ڕەمەزان. بەچی وەفاتی کرد؟ وە کۆرۆناوە مرد، کۆرۆنای بی. بردمانە دکتۆر، لەولا بردمانە دکتۆر، یەک هەفتە ماوە لە دکتۆر، تو دوای یەک هەفتەکە وەفاتی کرد. وەڵ خەسیرۆمە شەریکم، خۆ ماڵ هیچم نەوی، وەڵ خەسیرۆمە بیە. ترمش لە حیبەت خۆمە وەی جوانی خۆمە وتم بۆ گە بچم لە ئێران پیسە. چیمە بێزیستین یەتیمخانە، 3 مانگ لە یەتیمخانە بی وە خۆمە ئەی دوو مناڵمە. 39 وەرەقە قەرزارن لە بامە قەرزیان کرد. ئێستاشە قەرزانن تێنەدەم قاپێکە بۆمە. 39 وەرەقە قەرزارم لە بامە قەرزاری کردیەوە. هەتاگۆ هاتمەوە عێراقۆ. پیاوەکەم سبوخ سیارەیەکن. پیاوەکەم سبوخ سیارەوە پیاوەکەم ساق نەوی. ناوە پیاوەکەم نەخۆشی چاوری بی، پەرکەمی بی. ئەوە پەرکەمە گریاتە 1 ساعت بەرن کەف لە لویت و دەمیڕێەکە. ئانێ سبوخ سیارە خۆی سبوخ سیارە بۆی گەنە بگە. ئانێ سبوخ سیاری بگردایی یەکسەرە گردەی. هەتاکو خۆم گەیمە فریار. ڕام کرد بەخۆ جارەوە پای پاتی گەیمەتە پێ، جارەوە قەسەم بەخۆ، جارەوە سەر پاتی گەیمەتە پێ. وتم نەکۆ ئاستێنێت شتێک بواتە سەریا، ئەی دوو مناڵ بیچم، ئەی دوو مناڵمە بێ باوک بخوان. قەسەم نەزانسم بێ باوکیانم خەست. نەزانسم وە بێ باوکە. خۆی 2 ساڵامی، خۆی باوکی نەیە، خۆی ئەوە 2 ساڵان. باوکی سەدام حوسێن کوشتەی. خۆی وە بێ باوک گەورە بی، مناڵەکانشی دانیشم وە بێ باوک گەورە کردم.
هیچ ئۆخەی نەدی هاتە مەگە ناو قەورەکە ئیسراحەت بکە ناو ئەو خانەیە ئیدارە ناکە زمستانیە باران وەرێ ناو دەشی وەکیەکە نە پارەمەیە تش بەسەرم بۆ بنان خەڵک لە ڕێی خوا یارمەتی مەدا خەڵک لە ڕێی خوا کەلپەلم بۆ سانەیە بۆ خوام بۆ مناڵم ئەگە خەڵک لە ڕێی خوا ئێگێ وەکت و مامرێکە سەنەی تێدا دەدەست مناڵەکانمە بۆ مناڵەکان مەگەمە خەڵک لە ڕێی خوا تەواندم بۆ تێ خەڵک لە ڕێی خوا کەشێکم بۆ تێ بخواردە هیچ ژیانێکم نییە ئەو ژیانە منەکەمای هیچ ژیانێکە خۆ مناڵەکان ئارزوو کەس یاوەبان دڵیان و ئەژم هەر تەحمل کەم ئەژم خوا گەورێ ئاریژە مامانێ ئاریژە مامانێ هەتاگەیژی خوا گەورێ هەتاگەی ژم خوا گەورێ مچی بکەم زەعیفەی وەک مچی لە دەست داواشتر لێەکەن داوا کەشێکم لێکەن ئارزوو کەس ئاوبان دڵ مناڵەکان بوو ئەی ماڵشە ماڵ باوکماتێ ماڵ خۆیان نییە ئێ حکومەدانتیە ئەخوای ئەی خانیان نەداوە پێم لە ڕێخوان دارێتەوە تەباقی خۆیان ناتیە ئەخۆ لەبان تەباقی ئەوان ئەگە هاوسایە ئەگە یەکێک تشتێکم بوو بێت بۆ مناڵەکان ببە ئەگەر نەوێت دانیشم شکر خوا بکەم هاتووم لێرە وەکو شایەت حاڵێک کە شایەتی بدەم بۆ ئەم ماڵەکە لە نیزگەوە من چەند ساڵە هاوسیانم خاوەنی دوو منداڵە مێردەکەی بە نەخۆشی کۆرۆنا وەفاتی کردووە و ئیسە لە ماڵی باوکیانە لە ناو خانیەکی زۆر ناڕەحەت و بچکدان بەڕاستی ژیانیان زۆر ناڕەحەتە بەڕاستی تێوەسە لە ماڵ باوکیان ئەژیان ماڵ باوکیان خانیە بچکیان داوە پێیان بەڕاستی خانێکی بچکۆڵەیە بانەکەی چنکۆیە بەڕاستی لە هاوینە زۆر گەرمەوە لە زستانیشە بەڕاستی باران ئەداتە ناو ژیانیان زۆر ناڕەحەتە لە ناو ئەم خانەیە کە ئامان لە پشتی ئێمەوەیە تقریبا سێوەسیە تقریبا زۆر خانەکە بچکۆڵەیە ژیان لەبرا ئەبەنەسەر داواکارم لە خێرخوازانی هەموو مسلمانە بەڕاستی دەستی خێر و سەدەقەیان بۆ درێژ بکەن ئینشاءڵڵا و یارمەتیان بدەن ئینشاءڵڵا خانێکیان بۆ دابین بکەن خانێکیان بۆ بکەن بەڕاستی پێویستیان زۆر بە خانیە بەڕاستی ئێستا ژیانیان نییە چکەم تەنانەت ئەی خانوشە خانی خۆیان نییە هانتیایە ئەم ماڵە وەک شایەت حاڵ شایەتی بۆ یەدەم هاوسێ من ئەو دوو مناڵی هەیە ئەمەش خانەگەیەتی سێوەسیە ژوورێکە سێوەسیە نە هاوین حاڵەیە نە زستان هیچ ئەمە شوێنەگەیەتی داواکەین لە ئەم خێرخوازیە لە یارمەتی بدەن ماڵێن ئاوا بێ ئەتە گەشتانە بینێ ئەوە دوو هەتیمی هەیە شایەتی بۆی دێن لەبەر ئەوە هاوسەیە کشمایی ناسین حاڵی نە بانیە نە ژێری حێکی نییە حیج نە سەلاجە نە مجەمیدە حێکی نییە ئەی دوو مانگە لە ئێران هاتە تۆ حێکی نییە فەقیرە تر داوا لە خێرخوازەکەن داوای لای برای بسڵمانەکەن کشی یارمەتی بدا ئەمە ژوورەکەیەتی بەرموند سەیریکەن گەشتامێ سێ ژوورەکەی کەن نە زمستان حاڵەیە نە ئاوین وەڵڵە ژیان چۆن بێخاڵ و ژیان ئەوەیە تکەیە ناو و سەر و ژێرێکێکە ئاوە تێتە خوارەوە سەر و ژێرێکێکە ئاوە تێتە خوارەوە نەوەڵە ژیانی تیانە فەقیرە ئەیشا لای حەوشە حەوش حکومەتە ماڵ باوکیان تیە ئەم شاتە ئەم ژووریان داوە پێ لە ڕێخوا حتا ماڵ باوشین خۆیان نییە موقەتە ئارە وەڵام موقەتە ئیسا ئەمەشین حکومەتە هانتیە ئەمەش فەقیرە لە ئێراناتە دوو مانگە کەسی نییە کاتە ماڵ باوکی وە دوو مناڵ و بەخوا هاوسەکان یارمەتیەدەن هاوسەکان کەلپەری بووەکەن کەسی نییە ئەگەر خوا شکەوە تر ئەم برای بسڵمانە و یارمەتی بدەن و بێنە هانایەنەوە داوا لە بسڵمانی خێرخواز و دەوڵەمەند و ئەمانە ئەکەی بێن هانە ئەی ماڵەوە بەخوا ئەمە ژوورەکەیانە ئەمە حاڵەکەیانە ئەمە ژیانەکەیانە
ئێوە کە گەڕانەوە لە ئێران نەکەلوپەلتان هێناوە لە هیچ شتێکتان نییە بەخواوەی بەرخۆمان وی ڕەش بەرخۆمە گەڕیان هیچم نەوی کە بەلەکان بەریان دڕیا ئادمە هاوسایی یەکسەرێکی ئەی دوو قادیار ئەو دوو قادی بۆ کوڕەکەمە ئەوە ئەدا یەکسەر ئاتا گەی نەهانە هیچم نییە جا ئەوە نەمە خەفەت دەخۆم بە قوڕان هیچ کەس خەفەت ناوە بەخوا ئەجارۆی دانیشم منە گیرم ئەی دوو مناڵەتیان دڵمەدەنەوە ئەجێ مامان بۆ گیریە ئەجێ هەتاگەی ئەژم سەی ئێواکەم ترۆژمە ئەیە ژیانیە منەوە بێستا قەسەم بەخۆ قسەی ڕاستە جارە میش ڕادەوێ هەتاگو بەیانی خەومان نییە هیچ خەومانی مشکی تایە مارومیلەکە چی تایە ئەجا تو مناڵەکان ناترسن بەخۆ مناڵێن مەترسن مناڵەکان تازە تش وایانە نەدیە ئەیە میشە و ئەیە مارومیلەکە چی بکە خۆ هاوسایی یارمەتیمان هاوسایی یەکێک کیلۆ تەماتم و ئەو پیازم بۆ دێر ئەو پەتاتم بۆ دێ ئەو یەکی ڕۆنم بۆ تێر یەکی خوێن بۆ دێ ئەوە کەمەکەمە پیاوی وەک تو فەردەی ئاری بۆما دانشم دانیان بۆکەم یەکێک بوتڵی غازی بۆ ماوە ئەوە یارمەتیمانە ئەوە ژیانی منەوە مێستا من فەرە ژیانم تاڵە وەڵا لەبان جادەگە دابنیژی نەناوی خارێ دامشی زمسان سەردە تاوسان گەرمە ئەوە ژیانەکەی منە هیچ ژیانێکم نییە دانشە چی ئەڵێ بە خێرخوازان چیت بۆ بکەن داوا لە خێرخوازانەکەم مەمنونیانەشم خانیەکم بۆ بکەن دام بنشم بۆ خۆم تیا دانشم وەلی مناڵەکان ئستراحەت بکەن زمسان تیا بۆ زمسان مناڵم نەخۆش بکە فێپارەم نییە بیانم بۆ خۆ دەزانە ئەی کۆرانە شاتەم خۆ توانەمای دکتۆرمش نییە بیانەوە سەلام شوێنێکم بۆ دابین بکەن و ماڵێ باشم بۆ بکەن و تیا دابنیشم تیا بەحاسێمەوە لەبەرەی دوو مناڵ لەبەر زەعیفەکەی خۆمە ماڵێکم بۆ بکەن و ئەی مناڵەکانم بخەمە مەدرسە یارمەتیم دەن و بۆی دووتا مناڵە بەدبەختیان نەکەم هەل بیاخەمە مەدرسە و ئەخۆ ماڵ باوکم شەی عەرزەی خۆیان نییە و خۆیانش خەڵکی یارمەتیان نەدا و بۆ گەیاندنی هاوکاریەکانتان لە ناوخۆی هەرێمی کوردستان پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 1970 961 35 35 1950 723 25 55 بۆ کوردانی تاراوگا دەتوانن پەیوەندی بەم ژمارەوە بکەن 0044 73 75 75 75 41 یان دەتوانن هاوکاریەکانتان بنێرن بۆ ئەم ژمارە بانکیە. یاخوا بەخێر بێنە سەر چاو لەبەر خاتر خوای گەورە ئەوە دوو هەتیمیەیە داماوە ژێرنی ئەوە غوربەکەی بڕۆ سەیریکەن بان و ژێر و نای وەکیەکە بە شەر لە نایە گوزران ناکات دوول لە ڕحازی لە مشک زیاتر ئەوە حاڵی هیچ حاڵی نییە خەڵکە بەلی بۆکە خەڵجلی بۆکە نە باوکی ڕاتبێ دەستی ناچێت خانی نییە حەوشی نییە ماڵی نییە هیچ خۆیت یار دوواتی مەکەوە پای پەتیاتنەوە ئەیتە نازانم داوا لە خێرخوازانەکەم و لا بسڵمانان و لا هەرچی کەسێک گوێ هاپێەوە و ئەمان دوینێ و ئەزانێ لا لەو یەخسیرە بکاتەوە خانیەکی بۆ دابین بکات کە لە نایە گوزران بکات کە مناڵێک دوو مناڵ و باوکی نەیە و خۆشی زەعیفەیە و هیچ ئیش و کارێکی نێگەرە چۆن ژیان بڕاتە ڕێوە خۆتان نازانن ژیان چۆن بڕاتە ڕێوە وەڵا خەڵکی یارمەتیەدا وەڵا هاوسی و هاوماڵ یارمەتیەدا لیانەوە زیاو بێت ئەلام ژوورە گوزرانەکەن خۆیان ڕێیان نییە ماڵباگی دوو غورفەیانەیە خێزانێکن هیچ کار و کاسبیانیش نییە بەرێ وەرزی باران بارینە ڕاخۆتە زانی چۆن ژیان لەوەرە بۆنە سەر گشتی بلا معنا دوی لە ڕحتان گشتی کونایە بڕۆن سەیریکەن دوای ئەوسان نەن نەفتی هەیە نە زۆپەی هەیە دەبێت زۆپە چۆن ئەوە بتوانێت 150,000 بداتە بەرمی لێ نەفت ئەتوانێت نییە سێویی نییە نە زۆپایەن وە پای پەتی هاتنە تۆ دامایە لە 3 نەفەرن ئەوە خۆی دایکیانە و ئەوانش هەردیا هەتی من و نە مامەیانەیە و نە باوکیانەیە نە ئامۆزایانەیە کەسیان نییە ئللا خۆیان هەیەوە بانسەرۆ ئەم بسڵمانێ ئەم غەرازیان بۆیان ناردۆ دوسێ بەتانی و مەتانیان بۆیان ناوردۆ ئەو جیالیان بۆیان عادیتە سێ ئەو بەتانی ئەوانە بۆیان هاوردیانەوە هیچیان نییە چۆن دڵم بۆیان ناستی وەڵا زۆر هەر من عالەم گشتی دڵی بۆیان نەستی شوێنیان نیەتیایە بوون نەخانیان نییە ئەرزیان نییە هیچیان نییە ڕاتبیان نییە ئەیتر
ئەوەی ئیتر ئەیان دوینیت ئەوەتانی خۆیان و دوو مناڵی و هیچی نییە نە ماڵی هەیە نە حەوشی هەیە نە حاڵی هەیە نە ڕاتبی هەیە نە شوێنێکی هەیە تی ئەسراحەت بکات ئەوە سەها ئەلم کەلاوەی خانیانە دایە پیان ئەمیش وەکار نایەت نەیانیش دایە پیان بۆ خۆی بەخواوەتە متبەق خۆیانە تەباقی خۆیانشا لە نایە متبەق خۆیانە هەلە لە ئەو سویکۆ ئەبڕۆن سەیری کرد ئەبڕۆن سەیری کەن دوای با بزانن بە خێرخوازانیان ڕێم خوای گەورە ڕەحمیان لێ بکە بۆ ئەو دنیایان ئەوەی کە دەستی بڕوا و بێتەی و لا لەم ئەماسیانە بکاتەوە بە قورعان لەو دنیا ئیشاڵڵا ها لە بەهەشتە لایان لێ بکاتەوە کە خێرێک شوێنێکیان بۆ دابین بکە بڕاتە ناوی ئیتر هیچیان نەگەرەکە ئەو دوو هاتیمە بڕۆنە خانی و ماڵ خۆیان ئەی خوای گەورە ئیتر ئەو خانی و ماڵە بۆ ئەمان بکەنێ لەو دنیا بۆ ئەوانە کرێت ئێمە ئەی دنیا هەر چۆنی بێت تەواوەیەت بەس ئەو دنیامان تەواو ناوێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين بەڕێزەکانم بەڕاستی خێرکردن یەکێکە لە ئەرکەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کەوا لە شریعەتی ئیسلامەوە لە قورئان و فەرمودەی شیرینی پێغەمبەری سەرەرەوە صلی الله عليه وسلم فێر ئەبین کەوا چۆن دەستگیرۆیی هەژاران و بێباوکان و بێنازان بکەین لەو ماڵی کە خوای پەروەردگار پێی داوین لێی ببەخشین هەروەکو لە زەکات کەوا خوای گەورە واجبی کردووە لە هەموو ساڵێکە ئەبێ زەکاتی ماڵەکەمان دەرکەین چونکە ئەوە حەقی خەڵکی ترە خەڵکی هەژارە بەلای ئێمەوە خوای گەورە کە پێی داوین ئەبێ لەوە دەرکەین و یارمەتی هەژاران بدەین و هەروەها سەدەقەی سەرفیترە و خێر و سەدەقاتی ڕۆژانە کەوا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم الصدقة تطفئ غضب الرب هەر کەسێکەوە سەدەقە و خێر بکە ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی خوای پەروەردگار تووڕەبوونی و غەزەب و خەشم و قینی خۆی لەو مرۆڤە لەو کەسانە بە دوور بخە داو مەڕباکم بسەدەقە دەوای نەخۆشیەکانتان بکە هەر کەسێ نەخۆشە ئەیەوێ خوای گەورە شیفای بدا با سەدەقە بکە با خێر بکە هەر کەسێ کێشەیەکی هەیە ناخۆشیەکی هەیە مەشاکیلێکی هەیە با خێر بکە سەدەقە بکە چەندە لە توانایدا هەیە بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو کێشە و مەشاکیلانی ئەو نەخۆشیی بۆ چارەسەر بکە بۆیە لە شریعەتی ئیسلامە و فێربووین و زانیومانە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێ خوای پەروەردگار لەو کەسە تووڕەیە غەزەب لەو کەسە ئەگرێکەوە ماڵی بێباوکێک ئەخوا ماڵی مناڵێکی بێباوک هەتیم ئەخوا چەنە خوای پەروەردگار لێی تووڕەیە چونکە کارێکی ناشرینی کردووە کارێکی نابەجێی کردووە حرامێکی ئەنجام داوە بە هەمان شێوە ئەگەر کەسێک دڵی منداڵێکی بێباوک دڵی مناڵێک خۆش بکا کەوا باوکی نەما و باوکی لە دەست داوە ئەبێ خوای پەروەردگار چەنە پێی خۆش بێەوە چەنێ پاداشتی بداتەوە بۆیە دەستهێنان بەسەر سەری مناڵێکی بێباوکە
بەقەدەر تاڵەمەوەکانی سەری خێر و پاداش وەرەگری ئەو مرۆڤە ئیماندارە. حتا ئەگەر کەسێکیش بێباوەڕ بێ کارێکی مرۆڤ دۆستانە ئەنجام بدا، یارمەتی هەژارێک بدا، لە لای خوای پەروەردگار پاداش ئەدێتەوە، وەکو زانایان ئەفەرمون لە ڕۆژی قیامەتە سزای لەسەر کەم ئەکرێتەوە. ئەمە بۆ کەسێک کەوا بێباوەڕ بێ. ئەگەر کەسێک ئیماندار بێ خێری لە دە هەتاوەکو 700 بۆ ئەنووسرێ، ئەگەر بێت و هەر چەندێک لە توانایە بێ خوای پەروەردگار پێی بەخشی بێ خێر لەو ماڵ و سەرۆت و سامانەدارەی خۆی دەرکە، یارمەتی منداڵێکی بێباوک و هەتیم بدا و دڵی خۆش بکە لای خوای پەروەردگار، هەرگیز گوم نابێ. ئینشاءڵڵا هیواداری موسڵمانان و ئیمانداران سۆز و عاتیفەیان بجوڵێ و ئەم منداڵە بێباوک و بێنازە خۆیان ببن بە باوک و نازی دەگەن. هەوکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چۆن بۆتە باوک بۆ ئومەتەکەی بۆ منداڵی بێباوک فەرموویەتی ئەو کەسەی کەوا بێباوکە وەکو من وایە، چونکە منیش بێباوک بوومە بێناز بوومە، خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک بداتەوە ئینشاءڵڵا. هەر جارە و چیرۆکێکە بیستین و چیرۆکێک ئەبینین ناخمان دەهەژێ و چامان پڕەبێ لە فرمێسک و دڵەکانمان غەمبار دەبن. خوشکێکی بەڕێز لە هەرێمی کوردستانەوە شوو بە دانیشتوانێکی ئێران دەکات و کە لێرە ژیانی بەڕێ ئەکرد، کەسابەتی ئەکرد. ڕۆژگار هات و ڕۆیشت لێرە باری کرد و ڕۆیشتەوە وڵاتی خۆی بۆ ئێران. بەڵام کۆرۆنا هات و ژیانی لێ سندەوە و منداڵەکانی لە ئێران سەرگەردان بوون. دوو منداڵی جوانی چاوگەش بێناز کەوتن و لەوێش خزم و کەسەکەی لەبەر هەژاری لەبەر هەر هۆکارێک بێ ئەوانەی نەگردە ئەستۆی خۆی و ئەمانە زیاتر سەر لێ شێوا بوون و بێسای و سێبەرمانەوە. ئێستا هاتوونەتەوە هەرێمی کوردستان ماڵی باوکیان چ ماڵێک کە خانووەکەی خۆیان نییە و حکوومەتە و لێوان لێوە لە تەقین و ڕمان بەسەر ماڵی باوکی. سەرەرای ئەو هەموو نەبوونی و نەداری ماڵی باوکی دوو منداڵی بێناز و دایکێکی ڕەشپۆش هاتەوە سەریان و تەنها ئەم ژوورەیان پێداوە، ژوورێک کە باوەڕ ناکەم لە ماگێکی تر زیاتر بتوانی ژیانی تیا بەڕێکەیت و ڕەشەبا و باران چۆن لە دەرەوە دێ بە هەمان شێوە چێتە ژوورەوە و لەگەڵ ئەوەشدا وەک خۆی باسی ئەکات مشک و مارمێلکە و کۆمەڵک لەو شتانەی کەوە ئێمە ئەیان بینین قێزمان نایەنان بخۆین، تەراتێنەکان لە ژوورەکان و منداڵەکانی ئەترسێن. تۆی خێرخواست، تۆی دۆستی هەژار و نەدار لە هەر کوێیت بەشدار بە لە دڵخۆشکردنی ئەم دوو منداڵە بێ باوکە و ئەم دادە ڕەشپۆشەمان بۆ ئەوەی هاوکارەکانی تۆی خێرخواست ناهەمواری و ناسۆرەکانی ژانی ئەم خانەوادەیە خۆش بکات. با هەمومان ببین بە خزم و کەسی ئەوانە و دۆستی ئەوانە بۆ ئەوەی منداڵەکانی لەوە زیاتر بێناستر نەبن و ناهەمواری زیاتر باڵ نەکێشێ بەسەریاندا. داواکانی لێوەی ئازیز و خۆشەویست لە هەر کوێیت بتوانین خانوویەکیان بۆ بنیاد بنێن و ناوماڵێکیان بۆ ڕێخەین و کەسێک ئەگەر بتوانێ موچەیەکی ماگانیان بۆ دابین کات بۆ ئەوی بژێوی ژیانیان بەردەوام بێت. ئازیزەکانم، هەر بەهۆی هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێین. بە هاوکارەکانی ئێوە دڵی دڵڕەنجاوەکان دەدەینەوە و ماڵە ڕووخاوەکانیان بۆ ڕێکەخەینەوە و فرمێسکەکانیان دەسرین. لە شاری کەلارەوە لەگەڵمان بن، دەچینە شاری زاخۆ بابزانین هاوکارەکانی ئێوە لە سەرەتای هەرێمی کوردستان و بۆ کۆتایی هەرێمی کوردستان چی نەخشاندووە و چۆن منداڵی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکەن و خانوویان بۆ دەکڕن. بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێت. هەژارەکان بە ئێوە دەناسێنێت، بێباوک و خاوەن پێداویستی تایبەتەکان لە ڕێگەی ئێوە ساڕێژی برینەکانیان دەکات.
بۆیە بەخشین بەبێ وەستان لە هەرێمی کوردستان دەگەڕێ و شار بە شار و دێ بەدێ بۆ ئەوەی زۆرترین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵی بێ باوک و هەژارەکانی پێخۆش بکات. بەخشین ئەمڕۆ لە شاری زاخۆی دەلالەوە ئەوێ مژدەی ئەوەتان پێ بدات لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا ماڵێکی بێباوکتان لە کرێچێتی ڕزگار کرد. بابزانین هاوکارەکانی ئێوە چۆن جێدەستی دیار بە و لە زاخۆی دەلالەوە ماڵێکتان لە نەهامەتی و کرێچێتی ڕزگار کرد. بشکی از خیر هاتن آمد کم گلب خیر هاتن بو برنامه بخشین خیر هاتن آمد حمیات کن گلب خیر هاتن سر چافه هاتن والله واسعی معولا گلک نباش بین و از کلی دار بین خانی من راستی چا باران هات و سات هات جوروه بس ویگا و الحمدلله بخیرا برنامه بخشین و خیر خوازیا دستی مگرد بو من خانی آوا کن و الحمدلله بو من ناف مالی کرین محفیر کرین بو من پرده کرین كوانتر كرين آمان كرين بوم قنصور كرين يعني حميتش بوم كرين تشكي ما سينا هلان المن الحمد لله واسعي مني عولا تشابي في قافي جالك هاتا قهرين الحمد لله يشويري حتى ينقلب خير هات السر جاويد مهاته وخير اوديا برنامه بخشين كم خير خوازي قال هاري كارياما كان شويري حتى السر سري مهاته السر جاواد پێشتر ژیانتان چۆن بوو کە لە زستانە بوو؟ خودی پێشەیە کە چاوە بارانت هات هۆسەت هاتە ژوورە و خانیمە هەمی پەقیبی ئەمە نەمەحفیبی نە چ بێ ئەدەینم چ جەهنەبی ئەسەوەدی لێ بکەم و vê gavê elhamdülillah mehfîre û xweşiye û elhamdülillah hezar cara Xwedê xêra hema mazin kitî harî kariya me kirî û bernamê bexşîn ji gelek spasiya hema dikim çavê hema macî dikim gelek xêr hate ser çava hate خانوەکە خراپ بووی خۆشتان نەبوو کرێ بوو ئەوێ وڵاس کرێدار بیم و کرێدارە ji cara dan û cara mêrkît got em derkeve ji erê bi Xwedê elhamdülillah bes bavê gavê xanî bîyê min û elhamdülillah ez spasiya we hema dikim û gelek xêr hate ser çavê me hat زارۆکان چ بێژن چیان دەگوت؟ Xwedê biçikên min her car wextê ewila dest pê kê girîn tirsan manê du ca sê ca agir vebî kehreba min tirsan girîm çiş destê min et hat çiş destê min et hat evê gavê wextê em hatîn verê ba heş got tu ji cehennemê çî beheştê wazayê wan vebî e keyfa xweş bî erê bi Xwedê erê wala hemî bi xêra xêrxwaziya bi xêra bernamê bexşîn çavê hema maçî dikim spasiya we hema gelek xêr hatin ser serê me hatin ser çavê me hatin لەم خانوە ئیجارە بەڵام خانوەکەش کۆنا خانیمız daim vê gavê law biçekê baş e bila baran xweş bêt ema sêkcan eşim tê ve hewînim û lehiya avê ji bi ser me dertît دڵۆپەکە و ئەvێژێتە ژوور lehî ji me hewşî dertêt ê jor ئێستا ما بینین تەڕە بۆچی hem dilop e هەمووی دلۆپ dilop hat kit لە سەرۆی êt xwarê Xwedê ha ev peqî bî hemî şeq bî wextî bîbelez çêbî aha sa destê me çot tê de bîbelez çêbî wisa hat kesse vanî hesab ke ew seqfî ئەناونە ترازاوە لێ kesser ev jêk vekirî bî ha vekok jêk vekirî bî as erê Xwedê wisa jêk vekirî bî hatif serî ket kesser em nivistî cayê cîrana gazî kirî helo ewadî xaniyê te xwe herrifiye
لو کادر کوجده و با عیالا بینم و گولا من زانیم نوستی بی یعنی مەترسی هەیە ئەم خانم آره خوده ناترسیاتی ده آره خوده الحمدلله گه خوشه خانی ماشی اول که دلو بتکرن نو که بیا خانی من نه دلو بانا کرد الحمدلله ناف مالی بوم کری پرده محفی کانتر راتب بوم شکر با خوشکامون اوجیک و قنصر بوم شکر و اسپاسیا برنامه بخشینت کم و خیرخوازا بله گره خوشه کیف من از بخواه حوالا شکم و چما مدرسه خواجی سپاسی خیر غازیت کم و سپاسی برنامه بخشینشت کم حالی کاریا مگر بری هنگه الله خانی ما دلو بد کرن نخواج بی ام کریدار بین و عالم اگه کریامت دا و نوکه خانی ما زور خوشه الخير هاتنا عولي بخير هاتنا برنامج بخشينت كم بری هنگه ام الگرشینه بین خانی مد کریدار بی ام خانی مد دلو پت کرنو نوکه که بوما خانی چه کری و نوف مال بوما دید ناتین وکی کانتر و قنصور و وان تشتا بوما چه کرین از گل سپاسیا برنامه بخشینت کم خیرخوازی آجک خیر هاتنا و سرچاوین ناو خود مزون و دلوان بخیراتنا برنامه بخشین دکین سلیمانی هاتن بو زاخوکا دلال خود توفیق وان بدد و الهمی کردستان ما شاء الله جهد استوان یدیاره طبعا اف خزانا بسمیان دست به که ام آگادار کرین الگند گرشین بون قضا سیمله ناحیه باطل او بو پشتی ما وکولین کری و ام دیو دا چوین مزانی که خزانه که مستحقن هجارن بخانی نویت کریا دا او بو ما برنامه بخشین بو آماده کرد پشتی برنامه ما آماده کری و برنامه بلاف بو خود خیرا همیا بنویسید خیر خوازا اوید دیو بانگوازا برنامه بخشین هاتین الحمدلله همشیین گند خراب بابک الزاخو کا دلال خانیه کی بوچه کین فضل خوده و کرام خوده الحمدلله نکبونه خدان خانیه خو بتویت ناف ماله الحمدلله همیمه بو دابین کرن طبعا بهیمت و هاریکاریا خیرخوازا ام سپاسی همیات کین چل زاخو بن چل دهوکه چل هفلیر سلیمانی ماشاءالله همی عرده هاریکاری بو هاتن او بو ام وکو نویسینگه ها دهوک و گل نویسینگه ها زاخو یا برنامه بخشین ام پیرا بوین خود توفیق آمده اف مالا بسمیان ما خانی اک بو ترتیب کرد و پشتینگی الحمدلله فضل خوده ما عند خیر خوازاش
راتبك بوان دانا یه حیوانه انشاءالله تعالی بردوام ده هاری کاریوان کن حیوانه وکو معاشک راتبك بو وان زاروکا. ئێستا خەمی باران و دڵۆپێ نه او خمان نه ولا همی بخواشی الحمدلله نه ولا ایجاری و همی چو باران چو همی بخواشی یادیش پیویا خوده و اولا متشتش مانه ما خودی تصور جکن و دیدن چتش نبی مهبی نکن نبی ناف مالیا که وصابی بسر و بر بی الحمدلله پشتی برنامه بخشین هاتی هاری کاریا خیرخوازا و هاری کاریا برنامه بخشین دسته مگردن و الحمدلله و گاوه واسعی مگله که خواشتر بیش بری هنگه از سپاسی حماد کم خود خیرا حمام ازن که شویری حتی این سر چاوید مهاتن گلب خیر هات برنامه یکم لناو آوا برنامه کمان که اره والا آبی ملکه زوبه بی و ملکه آبی و ملکه همه بیجا شلال و باران و تاب و خوشی هدی اسلام چون و گاوه خوشی الحمدلله هزار جاره گله خوشه و ناف مالی مناهی الحمدلله کوانترا چکرین بومن و آمانت اینان خوش کرد که حتی همین تشتی هزار جاره مالوان آوا الحمدلله بوم پرده دانه چکرین و بوم قنصور چکرین و محفیده بوم اینان و دوشک و مالوان آوا و از ممنون وانانم سپاسیا و حماد کم سپاسیا هندی خیرخوازی هاشت کم و چاوی و حمام ماچت کم پیشایی که از گندی بیم راستی از کری دار بیم که عالم کریام دا من پیچه نبی از کری بدم و گاوی از هاتیم با جری الحمدلله خانی بیه من واسعی مگل خواشتره باز هاتم ناف مروفت خواده و ناف وکی گوتی جیرانی مش الحمدلله همی باشه این شویری حتی سر چاوید مهاتن و گلب خیر هات برای هنگه راستی نراتب بیم و از کری دار بیم و کریامش عالم دا و گاوی الحمدلله من ناف مالی های مخانی خواه های و کچامش براتب خستن مالوان آوا و از سپاسیا برنامه بخشینت کم و خیرخوازات کم و چاوه و حمامات چید کم این گلب خیر هاتن سر سریم هاتن سر چاوه هات از سپاسیا حماد کم از چاوه حمامات چید کم و خود خیران مازن که ایشالا و دنیای که چند نخواشی لوی دنیا خودت علا درگهید به حشتی بوان بگه چاوه دستی مگه خودت علا دستی هاش بگه از سپاسیا وجد کم و چاوه و حماش ما چید کم گلب خیر هاتن سر چاوت خشکا خواهات بسم الله الرحمن الرحیم اما کن برنامه بخشین نویسنگه هزاخو بشتی که مالای تیم داخوازا برنامه بخشین که هاری کاری آن بکتل دبرا سیمیلی بشتی هنگی تسین مکل نویسنگه هزاخو هم پیر رابین اف خانه ما بوی چیکل دبر از آخو یعنی خیرا خیرخوازا و برنامه بخشین بشکم اف خانه تمام کرد الحمدلله یعنی به دو غرفه و هول و استقبال و مطبخ و همین کوانتر و قمصور و همین دشت نامان ما بکرین و برانی راتبه که حیوانه که خیرخوازه که صویخا بگتره بکرتن الحمدلله حوالوان بگه بگل باشه و رازینش بخشین و خیرخوازا و خانی خواه الحمدلله بلی اب تشتبه که این مثلا برنامه بخشین حوالوان بتن اوان خانه کبی کردار بین او مالای تیمت ناوی خانی دابی لویرش جیا
حالکی به حال یعنی خیرخواز و بخشینا الحمدلله به خدا خالقا و گاویته و انگار وزینش حالقا الحمدلله یعنی امیاله که سپاسیا برنامه بخشینه که بر رکامان یعنی خیرخواز هاتون و هاریکاریا و مالا هجار کلو یتیم و یعنی خود خیرا بنویسته هندی او مثلا یعنی هاریکاریا برنامه بخشین بکن ان شاء الله هم هاریکاریا خلقی کن. خەڵکانێک هەن لە هەرێمی کوردستان خوای پەروەردگار سەرۆت و سامانی زۆری پێبەخشی بن بەڵام نەبۆ خۆیان سوود و کەڵکی لێبێنن و نە خەڵکانێکی هەژار لەسەر دەستی ئەوان ناهەمواری و ناڕەحەتەکانی ژیانیان کەمتر دەبێتەوە. خەڵکانێکیشمان هەیە لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان هەر کات ماڵێکی بێباوکی هەژاری بینی بێ یەک و دوو دەسەگاتە گریفانی و بە هاوکاریەکانیان دڵی منداڵی بێباوک و هەژارەکان خۆش دەکەن و کرێچیەکان لە کرێچێتی ڕزگار دەکەن. ئێمە چەند ماگێک بەر لە ئیستا سەردانی دەڤەری دۆکمان کرد. ماڵێک لە دێک ژیانیان بەسەر دەبرد سێ منداڵی بێباوکی هەژاری هەبوو. بەڵام هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە تەنها لە ماوەی چەند مانگێکدا ئەم خانووی بۆ بەرهەمهێنان و دەستی ئێوە دەستی بەخشندەی ئێوە گەیشتە زاخۆی دەلال و خانوویەکی جوانیان بۆ دروستکرا و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ و دابینکردنی موچەی ماگانەشیان. سوپاس بۆ ئێوەی خێرخواز، سوپاس بۆ هاوکاری و کۆمەچەکانتان. تا بەرنامەیەکی تر و تا ماڵێکی تر ئاودان دەکەینەوە بەخوای گەورەتان دەستپێرین. هەر شاد و کامەران بن، خواتان لەگەڵ.